گەیشتمێ تامم کرد هەستێکی زۆر خۆشم هەیە بەس چونکە وەختەکەی کەمێک ئیزعاج بوو لە بۆ تەڵەبەی هەتا گەیشتمێ تامم کرد دامت کردووە بەڵێ سەلامەت بوون هەموو الحەمدولله کابرا باش بوو گوتی بڕۆ قەینە واللهی ڕاستە قۆناغەکی ئەوەیە کە پێگەیشتووی بەس زەحمەتیشە زەحمەتی خۆی هەیە خاستن ئەو تەڵەبەیەبی هەوێ خوێندنەکەی بە جوانی بکا و دەرەجەی بەرز بینی خاستن لە بۆ ئەوائیلی زۆرم هەوڵدا بەس نەبووم نەبووی ئەوەی نەخێر چەندە بووی هەفتەم بووم مەرحەلەیەک یەکەم بووم لە چ قۆناغێک دەخوێنی شیکاری نەخۆشیەکان شیکاری نەخۆشیەکان پێم وابێ بەشێکی کورسیشە تۆزێک زۆر ئیزعاجە وردە وردە خوێندنی زۆر دەوێت ئەرێ وەڵڵا باشە چێ پاڵپشتی کردی ئەم ماوەیە لە 4 ساڵی کۆلێژ داکم بابم خەسووم هاوسەرەکەم هاوسەرەکەم بە دەرەجەیەک باشە گەر پێم بڵێ لێرەوە چ پەیامێکت بۆیان هەیە لە بۆ ئائیلەکەم چاویان ماچ دەکەم هەتا دەمرم مەمنونیانم هەر چەندیش چاکەیان بدەمەوە تەواو نابی هێشە بە خوێندن دەدە یان خلاص دەتەوێت لە بەشی خۆتی تر دەست بەکار لەبەر ئەوەی مێردم کردیە ناتانم